بینەرانی ئازیز و خۆشەویست جوانترین و گەرمترین سڵای مەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتی بەشی کوردیتان پێشکەش لە خدمەتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەی و حوتۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ لە بەشە لە بەرنامە هەورە عەبدوڵڵا دارابی ئەنجامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیزمان لەگەڵا قسە باسەکەین سەبارەت بە شەرخوازی بینی جمهوری ئیسلامی و ئیسرائیل و بەتایبەت ئەم ڕۆژانە تەنووری گەرمی تەبلیغاتی جمهوری ئیسلامی کە دژ بە ئیسرائیل بە ئیسلاح دەڵێن و دەوتر سەبارەت بە مەسەلە قسە باسەکەین. هەورە عەبدوڵڵا دارابی دەنگی منە بیستی خۆشحاڵی بۆ بەشە لە بەرنامەی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس بۆ تۆ و بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس بۆ تۆ. هەورە عەبدوڵڵا دارابی وەکو کورتی شارەم پێکردەوە بۆ خۆت ئاگاداری شەڕی بینی ئیسرائیل و جمهوری ئیسلامی و گروهای نیابەتی دیارایدی زۆر لە مێژە بەردەوامە و بەتایبەت لە ماڵخرانەدا کەیدی یەک دوو جار بە ئیسلاح هێرشیان کردن سەر یەکتریجیا لە هێرش و لێکدانی بینی ئیسرائیل و گروهای نیابەتی سەر بە جمهوری ئیسلامی. ئەم ڕۆژانە تەبلیغات و تەنووری گەرمی تەبلیغاتی جمهوری ئیسلامی و بەتایبەت لە ڕاستیا خامنەیی پێ لەسەرە بەداگرێت کە هێرشی تند بکرێتە سەر ئیسرائیل. ئێوە و مەسەلە چۆنە بین و هۆی چی ئەم مەسەلە ئاوا بە تاکید و خامنەیی شەرخوازی خۆی ڕاگەیەنێ بە هەموو دنیا و بە ئیسرائیل؟ بەڵێ سەمپاتی شەڕ ڕاگەیەنێ. بەڵێ هەروەکو تۆ ئیشارە پێکرد دەقیقەن جمهوری ئیسلامی ڕژیمێکە بە شەڕ هاتووە و شەڕیش بەشێکە لە ژیانی و بەشێکی لایەتی جەزایە ئەسەن لە سیاسەتی جمهوری ئیسلامی. بە شەڕ هاتووە و بە شەڕ خەڵکی سەرکوت کردووە و بەلاخەرە بە زەبر و زەنگ و کوشتن و بڕین و برسیکردنیش لەسەر حکم ماوەسۆ. یانێ مەبەستمەوەیە کە شەڕکردن و سیاسەتی جەنگی بۆ ڕژیمی و ڕژیمی جمهوری ئیسلامی فەرقەیە لەگەڵ ڕژیمەکانی دیکە لە دنیای ئەمڕۆیە. حتا نظامی سەرمایەداریە پێشەڕ ئەم ناتوانێت بەقای درێژەی بێ، چونانە لە بەلەحازی ژیان و بەلەحازی سیاسی و کۆمەڵایەتی و ئیقتصادی و ئەمانە هیچ شتێکی نییە بۆ خەڵک، هیچ شتێکی نەبووە. ئەسەن ئیقتصادێکی نەبوو وەکو ڕژیمێکی برژوایی متعارف لە جامعەی ئێرانە کە بڵێ من ئەمە قانونمە ئەمە ئیقتصادم وا بەڕێوە بم، ئەم هەموو ئیستثمار و چەوسانەوە کەم بەرمەنایم قانونانەی کەم و بالاخره کار معنای ئەمەیە، ژیان معنای ئەمەیە، ئیستثمار معنای ئەمەیە. هیچ کام لەوانەیە نەبوو. ئەسڵ جمهوری ئیسلامی بە سیاسەتی خۆی وەک سیاسەتی جەریانێکی ئیسلامی، یعنی ئیسلامی سیاسی، ئیسلامێکە داوای بەشەکە، ئیسلامێکە بە حکم ئەوە کە ئیسلامە نەک لە ئێرانە بەڵکو لە سەتحی مەنتەقەکە داوای بەشەکات و بێ حەقدار. یعنی چۆن کوڕی شمالی بە اتکا بە کاروباری نظامی خۆی و دروستکردنی سلاحی ئۆتۆمی و شیمیایی باجەسێنێ لە زۆرێک لە وڵاتان، جمهوری ئیسلامیش بە حکمی سیاسەتی ئیسلامی سیاسیەکەی و پەرەسەندنی لە سەتحی مەنتەقەکە و بە پولی ئێران و بە پولی تەبەقی کارگەر و ئیستثمارێکی فۆقالعادە وەحشیانەی کرێکاران لە هەموو ستۆحێکا لە ئێرانە توانیوەتی پەرژینێکی ئەمنیەتی بۆ خۆی دروستکە و باج بسێنێ و بەلاخەرە جوابی کەس نەداتەوە. هەروەها هەر کەسێکیش گەرێکی ئەتراسکە بێژە بۆ بێکارم، بۆ بێخانوولانم، بۆ هیچم بە هیچ نابێ، بۆ کارم گەیوە بۆ نانی وشکم بۆ ناستنرێت، سەرکوتێکە لە باشترین حاڵەتەوەی زندانیەکە عەزابێدا، زەجربەیەدا. ئەم ڕژیمەیەکە تا ئەمڕۆ هاتووە. بە چی هاتووە؟ حەقیقەتەوەیە کە بە زەبر و زەنگ وێساوە و ماوەتەوە. ئەم ڕژیمە وەکو ڕژیمێ ئەکە مەشروعیەتی خەڵکی پێبێت نییە، وەکو ڕژیمێکە واقعەن خەڵک حەزیان لێبێت نییە. فاصلەی بین و خەڵک و بینی جمهوری ئیسلامی بە سەعات بە دەقیقە فراوان و فراوانترە بێتەوە. بۆیە ئەمە ئەو مەسەلەیە کە ڕژیمی جمهوری ئیسلامی خوازیاری شەڕی نیعمەتە بۆی، نیعمەتێکی گەورەیە بۆی. بۆ ئەو وەختێکە شەڕ بێ مەسەلەی دفاع لە میهەن و دفاع لە وەتەن و ئەلەمانە خەڵکی بۆ کۆکرێتەوە و هەموو ئەو شتانەی کە نەی کردووە تحتی شوعای ئەوی
ئەوە جواب بداتەوە لە شەڕ و بێفایدەیە قسەکردن لە اقتصاد و قسەکردن لە برسێتی و هەژاری و بێخانەولانەی مەفتە و وڵاتەکەمان لە خەتەرایە و فەرموو نەتەنیا داوای هیچ مەکەن بەڵکو بێن بن بە سەربازی ئیسلامی سیاسی و بڕۆن لەگەل ئیسرائیل شەڕکرد. ئیسرائیلەکە نە هاومەرزە لەگەل ئێرانە، نا ڕەبتی هەیە بە ئێرانەوە، نا فەلەستین نە ئەسڵەن مەربوتە بە ئێران وەنە هاوسێ ئێرانە وەنە ئێران داگیر کراوە، هیچ کام لەمانە نییە. ئەمە خۆی تێقوتانەوە بۆ بەقای خۆی بەم پەرژینە نظامیە کە دروستی کردووە، بەچی بە پۆلی خەڵک، بەچی بە ئێستثمار و چەسانەوەی خەڵکی ئێران و وەڵعادەتکاری گەیشتۆ بۆوە چون لەبارەی اقتصادی و نەیتوانیەوە خۆشی هەڵپێکرد لەگەل نظامی سەرمایەداریە، بەڵکو نظامی سەرمایەداری لێ لالوتە وەکو جاران نییە. یەکێکیشەوەیە کە خاصیەتی نییە لە بۆ ڕژیمی جمهوری ئیسلامی. ئەو شتەکە ئێستا فقط کۆمەکی پێەکە مەسەلەی شەڕە. سیاسەتی جەنگیش بۆ ئەم نیعمەتە، بۆ ئەم تەجاربی زۆری هەیە، بۆ ئەم فایدەی زۆری پێ بوو خۆخواتی هەموو ڕۆژە شەڕ بێ و خۆخواتی هەموو ڕۆژە خەڵک با بە شەڕ و خۆخواتی بالاخره فرصت و هەلێکی وای بۆ ڕێکەوە هەروەکو شەڕی 8 ساڵی بین ئێران و عێراق بوو بە نیعمەت و جمهوری ئیسلامی جێگیر کرد لە ئێرانە و هەر شەڕێکی تریش کە هاتووە لە بە هەر عنوان و بە هەر ناو و نیشانێکۆ ئەم بارەبەرداری خۆی لێکردو. ئێستا لەم شەڕە بارەبەرداریەکە بێ ئەوەی هیچ حقێکی سیاسی کۆمەڵایەتی اجتماعی بە خەڵکی فەلەستین و بێ و هیچ مەسەلەیەکیشی لەگەڵ وڵاتێکی وەکو ئیسرائیلە بێ. وڵاتێکی وەکو ئیسرائیل ئەسڵەن نەڕەبتی بە تۆیە نەڕەبتی بەینە. ئەلعان لەولاشۆ وڵاتێک وەکو ئیسرائیل خۆی حکوومەتێک لەسەر حکوومەکە ئاینی ئەم بیرەکەتەوە، ئەویش بۆ بەقای خۆی بێلەخەرە احتیاجی بە شەڕە. دەرنەتیجە ئەم دوانە گەرێکیانە لەم خەڵکە سوئیس وا دەکەن و ئەم مەیدانی یعنی جێگەی ژیان و گوزەران و خۆشی و بەشارەتی خەڵک بکەن بە کوشت و کوشتار و بیکەن بە کەربەلای حوسێنیە کە واقعیان خەڵک لێی متەنەفر و بێزارە، چه خەڵکی فەلەستین، چه خەڵکی دنیا و چه خەڵکی ئێران و چه خەڵکی ئیسرائیل. زۆر سپاس بۆ تەوزیەکان هەڵاویدارەبێت و کورد بۆ خۆت ئیشارەت پێ کرد و هەموو خەڵکی لە تەی 44 ساڵ حاکمیەتی جمهوری ئیسلامیە ئەمە ئازانن. جمهوری ئیسلامی ئەگەر یەک ڕۆژ کوشتار و قەتڵ و ئێدام و زیندان و شکنجەکانی ڕابگرێ یەک ڕۆژ جمهوری ئیسلامی نامێنێ و معنای نابێت. دیارە 44 ساڵە بەم وەحشیگەری و سەر قەتڵ و کوشتارانە خۆی ڕاگرتووە و ماوەتەوە. بەڵام ببینین هەموو دنیا هەر وڵاتێکە بەسا لەگە وڵاتی تر شەڕەکە چەندێ ڕادیا چەندێ درۆ بەسا چاو لە مەسلحەت و قازانجی نەتەوەیی و میلی و جۆغرافیایی خۆیانەکەن. بەڵام جمهوری ئیسلامی ئەمەشی نەبووە. ئەگەر شەڕەکە شەڕی 8 ساڵەی ئێران و عێراق ئێستا هێشتا ئاسارەکانی ماوەتەوە، هێشتا ئەوە تا وەزیەتی سیستان و بلوچستان بینینەوە حتا شارەکانی جنوبی ئێران هیچ اقداماتێکیان نەکردووە. بەڵام جمهوری ئیسلامی لە تاریخی گروە نیابەتیەکانی خۆیانەوە کە شەڕی لەگەڵ ئیسرائیل دەست پێکردووە و ساز کردووە. ئیسرائیل لۆبنان و فلستینی وەکو زەوی کەشاوەرزی ژێروڕوو کردووە. لەم گەرمەی شەڕ و لێکدانەدا جمهوری ئیسلامی قەولی باسازی ئەم دوو وڵاتەدا، بەڵام حاضر نییە ئاوی خواردن بۆ وڵاتەکەی خۆی بۆ خەڵکی و کۆمەلگا تامین کە. ئەم شەڕخوازی دووبارەی جمهوری ئیسلامی و تەبلیغاتێکە مشخصەن ئێستا خامنەیی کاکە هەڕەشە و گوڕەشاکە بازم لە خدمەتی بەقای خۆی و دژ بەو خەڵکە نیە. خەڵکێکە خوازیاری شەڕنی لەگەڵ هیچ کەسێ ئاشتیخوازن. ئەمە بە 1001 تەریق 1 ملیۆن تەریق ئەمەیان ڕاگەیانەوە کە ئێمە دوشمنی ئێمە ئیسرائیل نییە، دوشمنی ئێمە ئەمریکا نییە، دوشمنی ئێمە لە ناوخوایە کە جمهوری ئیسلامیە. بەڵێ وتم پێوتم ئەلعان جمهوری ئیسلامی وەکو جمهوری ئیسلامی جاران نییە. جاران تەوەهمات بوو لە سەرەتاوە خەریکم باسیەکەم و ئەوەش کە معتەرز بوو ئەم سەرکتێک کرد و بەم سەرکتە بەلاخرە نائاگاهاکەیش و متەوەهەمەکەیشی ڕاگرت حەفزێ کرد بۆ وەکو خۆی بەقاپەیەکە. بەڵام ئێستا توانیە لە یەک دەهەی ڕابردوو بەرەو ئەملا تاوەکو ئیسا خەڵک بە پانیوبەرینی ئێران و حتا بە پانوبەرینی وەکو خەڵکی معتەرز و ئازادیخوان لە سەطحی خاوەرمیانە و بە تەریقی وولاد و هەروەها لە سەطحی جیهانە بالاخره متەنەفرنە جمهوری ئیسلامی. بۆچی ئەڵێم جیهان؟ ئاخر وڵاتانی ئەوروپای و ئەمریکا و ملاولە بە تۆ چ مەربووتە کە تۆ لەوێ
ناڕازیانی خۆت تەرۆرەکەیت تۆ لەوێ قوانیشکێنیەکەی تا چ بەسە بەوەکە کە تۆ چ ڕەبتێکەیە بە خەڵکی لوبنانەوە عێراق و یەمەن و نازانم وڵاتانی دیکەی خەلیج کە بێ ئیدعای ئەمەکەی ئیسا شەری ڕژیم وەکو جاران نییە بۆ ئەوە کە بڵێ تۆسعە پێیاکە و بۆ ئەو فڵانکە شەڕی بۆ بەقایە بەس بۆ بەقایە بەقای چۆن گەرەکی جەو و فەزایە فەراهەمکە کە واقعاً تەمەنی درێژ بێ مەسائلێ خاتە پێشپای خەڵک کە خەڵکی پێ مەشغوڵکە فەرزکە انتخابات و خەڵکی پێ مەشغوڵ کرد بە درۆ دەلەسە ئەگەر چی خەڵک واقعاً جوابی سوتیان پێیاوە نەچوون و غێر دەم و دەستگای خۆی نەبێت هیچ کەسێ نەچوو بۆیە خەڵک ئیسا فاصلەی بینی خەڵک و ئەم ڕژیمە فاصلەی بین زەمین تا ئاسمانە خەڵکی ئێران بارها و بارها هاتوونەتە سەر شەقام و بە تەریقی ڕۆژمەڕە قسانەوەی کە ئەم ڕژیمە نییە ڕژیمی جمهوری ئیسلامی هیچ ڕەبتێکی بەیەمەوە نییە ڕژیمی جمهوری ئیسلامی قاتڵی 100,000 کەس لە ڕۆڵە و کەسوکاری ئەو خەڵکەیە ئەو خەڵکەیە کە لە ئێران ئەژین قاتڵی 100,000 نەفەر لە سەطحی خاوەرمیانە و ڕژیمی جمهوری ئیسلامیەتی ئەو ڕژیمەکە مدعی بێ نییە و ئەم ڕژیم ئیسا بە شێوەیەکی بێشەرمانەتر بالاخره قسەی لەسەر بەقاکە قسەی لەسەر ئەوەیەکە کە بالاخره من ئەبێ بمێنمەوە لەسەر تەختم بۆچی بۆ جمهوری ئیسلامیم و ئەمە شتێکە کە جاران ئەمەی نەیە کە جاران ئەو فتوانە کە ئیدا بالاخره بڕێکی بەڕێوە چوو یا حتا ئەو ئەمەڵە کەسیف و تۆرۆریستیانە کە ئەیکرد لە سطحی دنیا و باجی پێکڕی ئەلعان ئەوەیشی پێنادن مەگەرەکمە بڵێم کە لە هەردوو جەژنەکە بووە ئەڵبەتە بە یەک شەرت لە هەردوو جەژنەکە بووە کە خەڵکی ئێران هاتوونەتە مەیدان و سەلماندویانە کە ڕژیمی جمهوری ئیسلامی ڕژیمی جمهوری ئیسلامی نییە کە ئێمە قبولمان بێت در نەتیجە خودی نظامی سەرمایەداریش وەکو سیستم ئەو باجەی جارانی پێ ناداوە لە بەرشەوە ئەویشە سوکتر بووە بەڵام دیارە ئەزانن کە ڕژیمی جمهوری ئیسلامی وەختی خەڵکەکەی هاتوێتە مەیدان بە خەڵکەکەی بڕوخێ کەم خەشتر و کەم تەلەفاترە بۆ ئەوانیش بەڵکو بتوان لە پەرتەوی ئەو خەباتە کە خەڵک ئەیکا و ئەو خوێنە کە خەڵک ئەیدا ڕژیم بڕوخێ و بەلاخەرەوان ئەوان بێن ئالتەرناتیوی مەطلوب و مناسبی خۆیان داسەپێنەوە بەسەر خەڵکی ئێرانە بەڵام ئەو خەیاڵێکی خاوە جمهوری ئیسلامی عەماڵەن سیاسەتەن لە هەردوو بەشەکەی بووە و بە تەریقی ولا لە خەڵکەکەی بووە خەڵکەکەی واقعاً ڕژیم ئەگەر ئیسا هەیە دووفاکتۆیە بوونەکەی دووفاکتۆیە بەدلیل ئەوە کە خەڵکێکە ڕژیمی نەویست خەڵکێک بەعەلەنە نایەوێ ڕەسمەن نایەوێ لە زیندان شەڕە لەگەڵ ڕژیم جمهوری ئیسلامی لە مەحەلی کارە شەڕە لە مەحەلی زیستە گەڕەکەکانە شەڕە شوێن نییە بالاخره تقابل و مبارزە و بەربەرەکانێتی خەڵک حتا بە سوورەتی ڕۆژانە وجودی نەبێ لە ئێرانە دەمە معنای چییە معناوەیە کە جمهوری ئیسلامی خۆشی و سەرانشی ئێزعانەکەن و کردیان حل لە انتخاباتە کردیان کە خەڵک ڕێیمان پێ نادا باشکرا هەمویان باسییان کۆ باشکراش هەمووی باسیەکەن بۆی گرێکیان لەم دەرفەتانە شتێکە بۆیان ماوەتەوە کە بەشکم شەڕێک بخولقێنن بەشکم شەڕێک دەرگیری شەڕێک بن کە خەڵک وا سەرگەرمکەن کە مەجال و دەرفەتی ئەوە کە ئەتراسکەن هەر ئیمڕۆ کە ئەم لەم لاوە تەواوی سەرانی ڕژیم لە خامنەیەوە کە هەموو ڕژە قسەیەکە هەتاوەکو سەرانی سوپای پاسداران لە هەموو شارەکان کەمپەینی شارەکان ڕۆشتون و قسەیان کردو بۆ خەڵکو وەمە ئیسرائیلەوە وەمە فڵانەوە وەمە فیسارەوە ئێمە تەرەفدار خەڵکی فەلەستین و فڵان و فیساری بۆەوە شەڕسازکەن هەر هەمزەمان لەگەلەوە لە تەقابل لەگەلەوە ئەترازی کرێکارانە ژنانە دانیشتجویانە و بازنشستەکانە بێ کەم و زیە یعنی بێ وەقفە و بە سەراحەتیش لە خودی لە نێو شەقامەکانە بەدەنگ بەرز هاوارەکەن ئێمە شەڕمان ناوێ ڕژیمی شەرخوازمان ناوێ ڕژیمی جمهوری ئیسلامیمان ناوێ ژیان و بەختەوەریمان هەبێ ئەمە ئەو شتەیە کە ئەمڕۆ لە سەحنەی سیاسەتی ئێرانە بەرچاوە و خەڵک بە چاوی خۆی ئەیبینێ و خەڵک بە چاوی خۆی و بالاخره مشاهدەیەکە و ئەمە هەنیە خەڵکیش نەزانێ خەڵکی ئێرانی خەڵکی جەهانیش ئەم شتە ئەزانێ هەورەیە بەسپات بۆ تەوزیحەکانت هەروەکو بۆ خۆشت ئیشارەت پێکرد جمهوری ئیسلامی دی لەو پەڕی بنبەستی سیاسی اقتصادی اجتماعی و فەرهەنگیە
کە هەمووی ئەمانەش ئارزەکەی و بەدبەختیەکەی بۆ خەڵکی و کۆمەلگا بووە کە دەرەتانی لەو خەڵکە بڕیوە. لای تریشەوە خەڵک لە مێژە لە ژمهوری ئیسلامی ڕەتبوون و حتا هێزەکانی وا منفعەتیان لەگەڵ ژمهوری ئیسلامیە حتا ئەوانیش ناڕازین. ئیدی خەڵک 80-90% لە ژمهوری ئیسلامی ڕەت بووە. باتەوەجێ بەم هەموو ناڕەزایەتی و ئەم هەموو فەقر و فەلاکەت و گرفتاری کە ژمهوری ئیسلامی بەم کۆمەلگای تەحمیل کردووە هۆی چییە کە ژمهوری ئیسلامی لە ئاریکەی قودرەت نایەنە خوارەوە و دەبێت چ بکەن بۆ ئەوەیە میتفاقە بکەوێت. خۆش دشارەت پێکرد ڕژیم لە هەموو ئەرسەکانی سیاسی و اقتصادی و فەرەنگی و کۆمەڵایەتیە لەگەڵ خەڵک بڕاوە خەڵکیش لەو بڕان وە ئەو مەشروعیەتی ئەوە کە ڕژیمی خەڵکی یاران بێت نییە ئەسڵن. ئەمە ڕژیم خۆی ئەزانێت جیهانی سەرمایەداری ئەزانن و کەس نییە لەعەن لە کوێم ئەرزا بەخەر نەزانێت کە فاصلەی بین خەڵک و جمهوری ئیسلامی فاصلەیەکە بە ئەندازەی ئێرە تا کوڕیمان. بۆیە ئەم ئەتفاقە کەوتووە خەڵخوازیاری لە ناوچوونی جمهوری ئیسلامیە و ئەمشەوە خەون بەیانی هەڵەسن لە خەو ئارەزویانەوەسە کە سەر بە تەنە ئەم ڕژیمۆ نەما بێ ئەم ڕژیمە نەجاتیان بووی بەدەستیەوە. ئەمە تەرەفێنی قەزیەکە زان ئەوە کە ڕژیمی ڕاگردووە فەقەت سەرکوتە هیچی تر نییە. یانە ئەو بە حربەی اقتصاد و بە حربەی سیاسی و اجتماعی و کۆمەڵایەتی جوابی خەڵ ناتوانێت قسەیەکی پێ نییە کە بێژە لە مەسەڵەن بێخانەولانن بەسەر چاو فکرێکتان بۆکەم بێ نان و ئاون بەسەر چاو بلەخەرە کارێکتان بۆکەم بلەخەرە کارێکەکەم کە ئادام نەکەم کارێکەکەم کە زیندان نەکەم کارێکەکەم کە شکنجە نەکەم. ئەمانە هیچ کام لەمانە بەدەست جمهوری ئیسلامیۆ نەماوە چون جمهوری ئیسلامی بۆ خۆی زانێت تەواوی عەرسەکانی کە سیاست و ژیان و ئەمانەی بەڕێوە ڕۆ لە دەستی کردناوە هیچی بۆ نەکراوە و لە هەمویان مەردوودۆ بووە و خەڵکیش لە تەکتەکی ئەمانە عبوریان کردووە. ئەوە کە ماوە سەرکوتە و خەڵک ئەبێ خۆی ئامادەکە بۆ بەربەرەکانی لەگەڵ ئەم سەرکوتە و کارێکە واقعاً تەوازن و قوا بە نەفعی خۆی تغییر بە چون وتم جمهوری ئیسلامی حتا یەک ساڵ ڕابردووش نییە ورەی نیرۆکانی ڕژیمش ئەو ورە نین. بەڵام ئەوە کە بەڵام پراکەندەگی تەبەقی کارگەر پراکەندەگی خەڵک بە تەوری واقع کە بێ بە تۆپەڵێک و جمهوری ئیسلامی و ئەم جمهوری ئیسلامیەکی متەزەلزل کە خۆشی خەبەردارە لەوە کە ئەبێ بڕوخێ و خەبەردار لەوە کە خەڵک نایانەوێت چۆن بڕوخنە ئەو مەسەلە گرێیەسە کە بەنظر من لە بین خەڵک و جمهوری ئیسلامیە ماوە و لە بین خەڵک و تەواوی نظامی سەرمایەداریە ماوە کە ڕژیمە بالآخرەت بەرەو چۆ ڕوە هیچ ئاسۆیەکی بۆ نییە وتیشم بۆ لەبەرەوە ئەوە کە خوازیاری شەڕە شەڕ نەعمەت بوو بۆی جارانی ئەوەش کاری بۆ ناکە بۆ خەڵک ناچن بۆ جوانی ئەم ڕۆژەکە وەڕاتە دەبیرستانەکان و ئاچنە دانشگاکان و هاوارەکەن و وەرن بێن دفاع لە وەتەن کەن سەوایشان لاتۆ ناڵێن وەتەن ئیسلامی بێن داوا دفاع لە وەتەنی ئێران کەن و دفاع لە وەتەن کەن و بڕێجای لە بیرێنێ تۆ ئیسلامیەکەیان بۆ زان دەستیان لە هەمانە دەرچۆی چیکەم پێ نەکرد. ئەمە ئەو شتەسە هەرچی خەڵک ئەمە بزانێەوە ئەوە نیوێ ڕێەکەی پێواوە بەڵام کافی نییە لەبەرەوە کە واقعان جمهوری ئیسلامی بە زۆر بڕوخی خۆی ناچێتە لاوە مادام کافی نییە دیارە بە عەمەلەن نیشانە درێ ئەم هەموو ناڕەزایەتیە کە پەراکەندە بۆیە جمهوری ئیسلامی لە قودرەتەدا کە کافی نییە بۆ ئەوەی کافی بێ ئەوە اتفاقە بکەوێ دەبێت چ بکەن ئەم خەڵکە بێت چ بکەن قسەی خەڵکەکە ئەوەیە کاری خەڵکەکەش حتا ئەوەیە خەڵک ئیسا بەلەحاظ سیاسی بەلەحاظ بەیان و گفتاریان زۆر لە پێشە زۆر ڕوودەڕوو زەقە بۆ ڕژیم و لەبار کرداریشە واقعاً لە خۆبردووی ئەو خەڵکە کەمیێنەیە الان مەسەڵەن ئاهوی دەریایی بە تەنیا دێت لە بەخاترەوە کە حجابانان و مزدورانی جمهوری ئیسلامی هێرشەکەنە سەری و جلوبەرگەکەی ئەڕێژن لە بەردەریێنە خۆی بەو شێوە لیباسکانی لە تەندەرێنێ ئەو نەوعە لیباس دێنێت و سەربەرزانە و محکەمش ئەوێسێت تاکو ئەوە کە دێن بالاخره باڵبەسێکەکەن و ئەڕژن بە ملیا و ئەیخەنە بیمارستانی ڕەوانی منزومەتەکە دفاع و مقاومەت و ئەعتراز و نەخواستنی جمهوری ئیسلامی نەتەنیا کەمی نەکردووە نەتەنیا کاهشی پێیان نەکردو وەسیعتر بووە خەڵک خەریکە ئەو هەنگاوەن بۆ تیارکردنی خۆیان بۆ
ڕێکخراوبوونی خۆیان بۆ متحد بوون خۆیان چون هەرچی بە تۆپڵتر بن زەبر و زەنگیان زۆرترە بەرامبەر بە جمهوری ئیسلامی و خودی ئەم حرەکەتانش کە ڕۆژمەڕە خەڵک ئەیکا واقعا تەزەزل و تەوەهم و دوودڵی و ڕێڕایی لە بینی نیرۆکانی جمهوری ئیسلامیە پێک هێناوە و پێکیشی دێنێت و جمهوری ئیسلامی الان لە دەروون خۆیان جمهوری ئیسلامی 6 مانگ لەوە بەریش نییە لە دەروون خۆیان بۆ یەک من قسەکەم ئەوەیە کە ئەم شەڕە بۆ نەمانی جمهوری ئیسلامی ڕوو ئەم شەڕەی خەڵک کە پێم وایە فاکتۆری ئەسڵیە چون فاکتۆری ئەمریکا و نازانم دووەری غەرب و ئیسرائیل وانێ فاکتۆری نین کە ڕژیم بڕوخێنەمانە ئەمە فقط بۆ ڕامکردن ڕژیمە بۆ ئەوەیە کە ڕژیم بێن لەسەر چۆک و هەچی خۆیانش بەگوێکەن بەڵام ئەوە کە ڕژیمی جمهوری ئیسلامی ئەبێ لە بین ببات خودی ئەو خەڵکەی و ئەوەیش کە واقعا مستحقی لە بین بردنی ئەو ڕژیمێ بازم دیسان خەڵکەکەیە ئەمە گەورەترین فاکتۆرێکە کە دنیای وێنانەوە هەلە و خودی جمهوری ئیسلامی متەجەزل کردووە و خۆی جمهوری ئیسلامی ناومید کردووە و تەواوی قسەکان و بەیاناتیان و هەڕەشە و گوڕشیان و فراخانیان بۆ انتخابات و فراخانیان بۆ ئەوە کە جوانان بکێشنەوە بۆ شەڕ هەمووی منفیە و کە جوابیان ناداتۆ و بربەرکاری تنوتیژ بەردەوامە کە من پێم وایە خەڵک ئاگاه لەم مۆزوعەکە تۆ لەم پرسیارەکە تۆ باسیەکەی و هەنگاو بۆ ئەوە هەڵەنەیە کە خۆی تیار و محکەم و سازمان یافتەترکە زۆر سپاس هەورا بە وەختەکەمان بە ئاخر گەیشتووە مەجای پرسیارم نییە سپاس بۆ تەوزیحەکان و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ سپاس بۆ تۆ بۆ بینەرانی خۆشەویستی بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆراتی نەکۆتاییم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکەم بینەری دامەیی بەرنامەکان بن کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزوو بکەم.